سڵاوتان لەبێت و لە شارپرێسەوە ئەم کاتەتان باش. ماوەی چەند ڕۆژێکە لە شنگال شەڕ و ئاڵۆزی و پێکدادان لە نێوان هێزەکانی یەپەشە و سوپای عێراق هاتۆتە ئاراوە. جارێکی دیکە بەو هۆیەوە ژمارێکی زۆر لە خەڵکی شنگال کە خۆیان لە سەدان خێزانی ناوچەکە دەبینەوە ئاوارەی شارەکانی تری هەرێمی کوردستان بوون. لەلایەک هێزەکانی یەپەشە حکوومەتی عێراق و بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و هاوکات تورکیا تۆمەتبار دەکەن بەوەی کە دەیانەوێت شەڕ و ئاڵۆزی لە شنگال دروست بکەن. لە بەرامبەر ئەمەدا بەشێک لە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان و هاوکات حکوومەتی عێراقیش هێزەکانی یەپەشە تۆمەتبار دەکەن بەوەی کە ئەوان لە بنەڕەتدا سەر بە گەریلەکانی پارتی کرێکارانی کوردستانن. من دەمەوێت لەبارەی دۆخی ئێستای شنگالەوە گفتوگۆ بکەم لەگەڵ بەڕێز مەڕوان خودەیدا نوێنەری پارتی ئازادی دیموکراتی ئێزیدیان لە هەرێمی کوردستان. سڵاو کاک مەڕوان، دەم باش. دەمەوێت بزانم ڕەوشی شنگال چۆنە ئێستا، ئەو دۆخەی کە ئێستا لە شنگال دەگوزارێت هۆکارەکەی چییە؟ بەڵێ سپاس دەکەن سلااو لەوە و بەشدارێن کەنالەوە. ئەف تشتێ نهۆڵ شنگال ڕوودا بڕاستی ئەم vê وەک زەختێش دەرەوە دەبینن ئەو حکوومەتە هاتی ناوێ حکوومەتە عێراقیژی لەبن دەسەڵاتداریە کادمیدا دەخت وسا ئاویتیە سەر شنگال گۆ لەوێنەوە ئاواکردنە حکوومەتە عێراقیدا ڕەوشە وسا لە شنگال چێوێ و خەڵکی هەیژی دەرکەوێ و ساحێش وان ئالیت خارجی ڕەڤالاکە ئەوێ دۆتات سەر کادمیتکن ساحێش وان ڕەڤالاکە بە ساحە شەر و جێ سافیکردنە تەسفیە حساباتە. هەروە دیت شوال وێ شێوێدا یاگۆ موشەک ئاویتینە هەولێر وسا الور تەقین چێگرن ئەو چێگرن پشتی وی ساعتێکێت شێگوسا لە شنگال شەر دەست پێکرد ێریشین نقطەی نییە بەشێکردن وسا ئەوە کیوان وسا هەوو گۆ ئەو موشەکە بابن هەولێر شخۆلجێکی ڤالاژیدان هیچ زێرا نەداوەت شتێکیژی وسا بالا حکوومەتە هەولێر و بەغدایژی هەمووی بکێشنە سەر و وێ بوویێرال هەولێر وان موشەکە و ئەوژی حتانێکی سبەهی وە شێوێدە یا بەشە تەسفیە بکەن شنگالە نەهێلن و پشتەوەکە وەکە بیمەتە دیارەکی کازمی تەسلیمی پارتی دیموکراتی کوردستان پەدەگە بکە مەبی شکلی ئەو بویێرا شنگالی. زۆر باش. ئەو هێزانەی کە ئێستا لە شنگالن و بەرگری دەکەن بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان پێیان وایە ئەوە لە بنەڕەتدا گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستانن. بەڕاستی دەمەوێت بزانم ئەو هێزانەی لەوێن گەریلاکانی پەکەکەن یان هێزی خەڵکی شنگالن؟ بەێ ڕاست ئەو ساب ناوێتکەن دنیا هەموو دیت ئێزدی 2014 لەبن ئیبادەگەرە دەربازون بن جینۆسایدێکێرە دەربازون شخوا ئێزدی هاتبوون هەگە خەلاز ببن مخابن حکوومەتە عێراقی یەک فرۆگە خۆشی نەشاندە سەر شنگالی کۆجۆ گوندەگەژە شنگالەیە ئیبادە بوو نەما تەواوی کەتە دەسێ داش یەک دارە خۆ سعادەگەی ڕاستەڕانەگر ئەرکێکی ئەخلاقی ئینسانی و ئەم هەتا مچاغن هەر ئێزدیەکی شەریف ساغێژی شاگردێن عەبدەلە ئۆجەلان گرێلان هەپەگێ فدایی خۆلسینۆردان خەلکی ڕۆژاوای کوردستان و هێزن خۆڤە یەپەجێوە شەهیددان کریدۆرەکی مرۆڤایەتی نێوە شنگال و ڕۆژاوا و باشوورە کوردستانی ڤکردن ئەو خەڵک ژوێ مرنێ دەریخست ئەف ئەرکێکی ئەخلاقی ئینسانی ڕابوون الور خەڵکێکی مەدەنی شنگال ما چەک و سلاحێت خۆ شەڕکردن چێدا هەتانێکی هەپەگێ گەهانەوە گەریلان هەپەکێ تا گەشتنەور وانژی معنەویاتێ دوان ڕاکردن چەک و سلاحی دوان دانێتێ شەڕکردن لەگەل و خەڵکی شنگالی مای سڤیل بەرگری لە
جیا شنگالێکری وان خوا پێویستیت هێزەکە خوا بناوێ یە بە شێدا ئاواگرن وحدان مقاومە سنجار فەرمیاتا خۆشی بسەر حکوومەتە عراقی بەهینە چاوە ئارتیشە عراقی خوا عێریشەوان کە بژە ئەوژ نەفسە ئارتیشە عراقی سەر ئالیگە عراقی بە فەرمینە خەلگە شنگالن 2017 هەپەگە فەرمی موافقة حكومة عراقي وكشة هذه أم غير تسليمي واتكن تسليمي زاروك الشنغالتكن تسليمي هي زوانتكن أف خلق الشنغالن إيجو من الشنغال يجبينه هناك شخص وكسات خوف رودينا بدقي وك شخص ديزدي أو جارنا ما نب شنغالي نافذكن نب إزدي نافذكن أو أم جوانو أصليوانو باوان ئێزدیترن و شنگالیترن و ئەفتشێکی دنیا هەموو زانێ ئێستا ڕێککەوتنی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدادەیە لەسەر شنگال بۆچی یە پاشە دان بەم ڕێککەوت نەدانانێت ئەو خاڵنگ و نەیە بەش بتنێ سەر وە ڕێککەفتنێ ناڕازیە خەلگە شنگال هەموو نەیڕازی خەلگە ئێزدی نەیڕازیە چما جبرگو او ڕێککەفتنا چێوی شخصێکی ئێزدیتیدا نەبوو ئەف نەتشتێت ئەخلاقی نەگوتێ سەر ئێزدیا ڕێککەفتنا بکە یەکی ئێزدیتیدا حاضر نەبێ دەربەی مەسەرەن خەلکی ئێمەدەنیژی نەیڕازیە پارتی و سازیان ئێزدیا دیژی نەدرادینە وەکە پارتێکی ئێزدیا ئەمژی نەدرادینە یە بەشێ وەک هێزا پاراستنە شنگال ئەوژی ناڕازیە هەروسا هەنە کەساتت الناف هذاك بخدا كساكي جوانجي وك محمد خليجي دركتن دس بيجي وانجي نرازتا خدا عن نشاندان قلتن ام شمال في ريكفتني ده نينن هم مثلا الفردا ازدي همو في ريكفتني را نينن يا خالد و مثلا ام نقاش ناكن شما تش خالونا خاله باشا چنا باشا اما اي جو شخصي ازدي نيرين ازديا شنگالیا وش دروی شنگالیا جی مالا او قلت یا میرا مرجعیا ازدیا حتی نشنگالی نجی اما ازدی نجی رای وانجی نبرن السر وان سر وی اساسی ام او ناگن عادی جی دی ساوساگرن حاولاندن وق صورت نخواه کرن بیشن یبشا بثنه ویره کفتنه قبول ناکا ای دست پیکی جناب واجر هزن خوا کشاندین جی یه بشو پشتی گو مادام یه خالش ادوی اتفاقیت بیجه بلا هزن عسکری جناب واجر در کبن کرم ام سینور شنگال پاریزن ام نف واجر در نامینن اما ایدی خلق ما قبول نگا و هزا کدی به در اصلاح بده وی گلی عمل پشتا گلی خوینه ام قبول نکنی یک دست دریجه سر گلی ما زور باشه باز لرولی تورکیا دەکرێت باز لەوە دەکرێت ئەمە بەشێکە لە پلانێکی زۆر بەرفراوانتر کە لە نێوان تورکیا و عێراق و بەشێک لە هێزەکانی هەرێمی کوردستان بۆ شنگال دانراوە پێتان وایە تورکیا ڕۆڵی هەبێ لەم ئاڵۆزیە کە ئێستا لە شنگال هەیە بەێ شخوا نەش شنگال بتنێ شخوا تورکیا وێ قاعدت خوا بەحشیق و بازانە ئەوژی پارێزگا مووسلێدا نەینەوادە ئەوژی قاعدت خوا تورکیاوی لورهین تورکیاوی باشووری کوردستانی داکێت کە ئەردە عراقیش بر بەدا بەرخوا و هەروسا تورکیا بەرین هۆشدا خەریتەکە خوا وەک خەریتە عەتمانی هەیە و ئیرۆ پراتیکت خوازێ پێی بینی دەشتا مووسلێ و سنجە وەکە گوتی شنگال وێڕێ هەتانێکی کەوا ڕۆژاوای کوردستانی تورکیا ڕۆڵێکی خۆلبەردە هەیە و تەمایەکە خوا مەزن گۆ بکەوە vê جوغرافیەتێت کەواتە چ پەیوەندیەکی بە دۆخی ڕۆژئاوای کوردستانەوە هەیە بە تایبەت گرێدراوی هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژئاوا و چ پەیوەندیەکی بە کۆنتڕۆڵکردنی عەفرینەوە هەیە لەلایەن سوپای تورکیاوە باز لەوە دەکرێت کە ئەم هێرشانە درێژکراوەی
هێرشەکانی تورکیان بۆ سەر ڕۆژئاوای کوردستان. بەێ شخوا وەش دیت پشتی ئێریش 2014 هاتینە سەر شنگال هەروسا سەر کۆوانە دەست پێکردن و هەری داوژی عفرینێتی دێریش ترکیا دەست پێکردن ئەو الڤەردا هەم خەریتا ئەف شەڕێ شنگال چێت بێ و ئەف لیدانێ ڕۆژاوا و سینۆرە نێڤ شنگال و ڕۆژئاوا دانین ئەف شەرجێ قوتنینە ئەف شەرە شنگال چێت بێ شنگال و سەری خۆ تنێنینە پیلانەکە مەزن هەیە شەڕی شنگالژی پەرچێک ژوێ پیلانە مەزنە و ئاساسیە کاتە بنێڕی داعش ڕۆژانە وەک دیالە و غێر دیالەوان پارێزگەهێت عراقی ئێریش سپای عراقت کە هەروسا بەغدای پەقین چێت بن هەولێر پەقین چێت بن پایتەختە عراقی نائارامە نائەمانە باشە ئەو سینۆری هەی عراقیدا ئیرۆ هەموو نێوا ڕۆژئاوا و شنگال تنێ دیوارێ کۆنکەرێتی و کامیرێت هەراری و سیم و کۆلان و پۆلیسێن سینۆری و فەرقێن تایبەت بەغدای گرێدای کازم هەموو بوو باشەمە ئەفدەر جغڕافیەکە vêderê xeteriyeke meselan vêderê wisa vî nebe hesekê şingal wisa me nedîtiye xeteriya hey me rimadî raliyet Ordun û Suûdiya nizam kê derê û vir û me xeterî vir re dîtiye Iraqê hemû li vir re dîtiye û Iraq nigarî xwe zeft ke her wisa Tirkiye wek gotî kadimî îro bêje çawa meselan ti Rojava jî û şingalê jî kê derê wekî ev xetê heke Tirkiye ڕۆڵێ خەڵبان خەتە هەمووادە زۆر باشە پەیوەندیتان لەگەڵ هێزەکانی حەشتی شعبی چۆنە ئەوان هەڵوێستیان چییە لەم بارودۆخەدا ئێمە وەک ئالیەکی سیاسینە ئەم زیدە پەیوەندیێنەوە یە بەشێ و حەشتی شعبی ئەم نزانن لێن و ئەم وەک گوتی کارێ سیاسی بکەن ئەم ژی سیاستەیە بەشەی ڕاست بینن ئەو بینن ئەم پشتگیریاوتکەن ئەمە تشتی ئەم زانن یا بەشە فۆجەکە ڕسمی بسەر حەشتی شعبی فۆجە هەشتی یا بسەر حەشتی شعبی بە و حەشتی شعبی ئەف شەرمەزار نەکرد لێن و دیت هەکە ئەسپای عراق دەستدرێژی کردیە بۆ سەر فۆجاژی بەرخۆداش بەر vê حەشتی شعبی نەگوتێ چما مەسەن یا بەشێ شەر گەر سوپای عراقی کردێ بیمانە ئارتێشێ دەستدرێژی سەر فۆجاوێ کردیە ji ber wê peywendê wan baş in û jixwe foceka resmiya bi ser Hejda Şeعبî زۆر باشە هەموو جارێک کە ئاڵۆزی و شەڕ و پێکدادان لە شنگال دروست دەبێت ئەوەی زیان دەکات خەڵکی شنگال لە ئاوارە دەبێت ماڵوێران دەبێت هێشتا ژمارێکی زۆر لە ئاوارەکانی شنگال کە لە ژێر هەڕەشەی هێرشەکانی داعشدا ناوچەکان بەجێهێش هێشتا نەگەڕاونەتەوە ئەوە ژمارەیەکی تری خەڵکی ناوچەکە ئاوارەی شارەکانی تری هەرێمی کوردستان بوونەوە بەڕاستی بۆچی هەمیشە هێرشەکان دەبێتە هۆکاری ئەوەی کە خەڵکی شنگال زیان بکات و چارەسەری بنەڕەتی بۆ دۆخی شنگال لە چیدا دەبینن ئێوە بەڵێ ڕاستە خەڵک زیانت هەرت مەستەر خەڵک بینێ ئەف حەقیقەتەکە کەس نگاریژی بڕەوێ شخوا بەری 2014 2007 جی پەقین سیباشێ قدر و گرازێر چێبوو نێزینگی 400 شەهیدی چێبوو 1000 برینداری چێبوو دێ ئەو دوان ئەو بوون ئەمت بینن ئەف ئێریشن ورد بن ڕاستە مەسەرەن خەڵک ڤەنەگەڕیا هەستی مەسەرەن گۆڕێم کۆم هی ڤەنەبووینە هی شنگال نەهاتیاوادا گرن هی تعویدات نەداینێتێ خواستن هەنە خەڵک دیسا مەسەرەن خەڵکی وسا ئەوە گرانیەک چێبوو خەڵک ڤەگەرە جیوارێن خوا شخۆ ئەو داون مەبلەغ داون هەکە تعویداتە شنگال و مەسرەف و ئاواکردناوێژی بێکردن ئەف لەیستکە بوو چێگرن هەکە مەسەلەن ئەف خەڵکی هەیژ هێنەژی بژین دیسا دەرکەبن ڕاستەژی مەسەلەن خەڵک دەرکەت ترس هەبوو شەرکەتە نێف منتەقادا لێ دیساژی مەسەلەن ئەم وێژی بیژن یەن تایبەت هەنێک شوانێت دەرکەتین خاستەنەوەی سەر قناتاوان هەنەگە وسا ئەو گرین
وەکە گوتی لەقە هەفدا و حازر کردبوون ماڵی دوانژیر باشوورون چادرێ دوانژیر بەکری بوون حازر کردبوون ئەو بەبێ هەمان لیدن بیژن مەدیسا بازدا لێ خەرگەگی پراستیژی خۆ زارۆکت خۆش نێ بدەرێخێ ئەو بەر شەڕوان ئەو ژنابەرکەت دوایین زانیاری لەبارەی دۆخی شنگالەوە چییە دۆخەکە بەرەو کوێ دەچێت هیچ هەوڵێکی سیاسی هەیە بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکە یان شەڕ بەردەوام دەبێت وەلا ئەس بیژم نکارن شەر زیدە بەردەوام بکەن لێن و تەداخلی زاف چێ بوو ئەو چێ بوو و هەمووی گرنگتر بەرخوادانی چێ بوو وان ئەو نەکردبووەکە بەرخوادانی لە هەمبەروان چێ بێ ئەوژن ئەم نظام دەوڵەتن و هەیبە دەوڵە باشە هەیبە دەوڵە شنگال بتنێ پێکینی سەر شنگالیا بتنێ دەپێکینی ئاێژی ئەمت بینن ئێزدی خۆنە پاراستناوانش وان نەبێ حمایە ئێزدیاش ئێزدی نەبینن ئێزدی نەتەوەگی خۆ نەل عراقێتنێ سەرانسەری دنیای نەتەوەگی بەرو خەلاسکردنێت چن ئێزدی کۆگا خۆشی و مرکزا خۆشی و ناوەندا خۆشی شنگالت بینن ڕاستیژی ئەف تشتێکی گەللەگی ئیبزەحمەتەن هۆ مەسەرەن دەربەی حکوومەتێت پیلانە سەر شنگال چێتکەن پێویستە مەسەن خەڵکی عراقی وەک بێک هاتیان خۆ هەموو شیعە و سنە و کورد و شەباگ و مەسیحی هەر دەری دنیای هەنێکی هەلوەستی خۆ دەینن پشتاوی ینی ئەف نەتەوەکە خلاص باش هەڵوێستی هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە گشتی چۆن دەبینن چۆن هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان هەڵوێستیان چۆنە ئێوە هیچ لەم ماوەی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو هیچ پەیوەندیەکتان لەگەڵیان هەبووە هیچ هەڵوێستێکی نوێیان هەیە لەبارەی دۆخی شنگالەوە بەڵێ بەڵێ ڕاستیژی قسمەکی سازی و پارتی و ڕێکخراون کەسایەتێن سیاسی کوردستانیژی بڕاستی هەلوەستدانی پشتگیریدان و قسمێکژی بێدەنگە و شخوا ئالێکی هەری بیتر گۆ باندۆرا خۆیرۆ باشوورە کوردستانت کە هەمزانن ملێ پەدەکێ ئەو هەنێکی زیدەتر ڕەوشاوە گەرم و گرانترێتکە ئێمە پشتگیری تر و هەلوەستی بیتر ئەم هیویتکن پراتیک دەهنەکە پێک بینن خەڵکی مەی کوردستان و تەوەی پارتیە و ڕێکخراون خۆ هەنێکی بیتر دەستێخوا بکەژنە شنگالێن و هەکە ئیرۆ ئەف موامرە کاربن شنگال خلاص بکەن ئێدی زەحمەتە دوورە خەتەری سەروان مندەقاژی شێت بن و منتەقیدوان شێت بن دوورە کێ ناوێ ئینسانی تێبانکە کێ بژم ناوێ ئینسانی تێبانی خەڵکێکە ملێەوە ملەتەکی خلاصت بێ ئیبادەت بێ ئەم دەست بنەوی ملەتی گۆ ڕۆژەکەی کاربن ناوێ ئینسانی تێبانگنا لین و دیرۆکە ناژبیرکردن ئەم vêket xwazin û rastî jî hetanekî ev hemû piştgiriyên ne xweseriya şingal ê hinekî xweseriya wê hinekî xwebrêve bibe hinekî hêza xweş xwe çêbike got garibê ev muamire û pîlan û ev îbadên tên hinekî pêşiyan bigire û êdî ev millet êdî hinekî garibê rehet jiyan bike. بەڕێز مەڕوان خودایدان وێنەری پارتی ئازادی دیموکراتی ئێزیدیان لە هەرێمی کوردستان سوپاس بۆ ئەوەشاتە بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.